کشتتوکاڵ بە بوارێکی گرنگی وڵات دادەنرێت. هەرێمی کوردستان خاوەن چەندین سەرچاوی گرنگی کشتتوکاڵیە کە دەتوانرێت بەشێک لە قەیرانەکان چارەسەر بکات. هەر بۆیە مامۆستایانی زانکۆی گەرمیانی زانستە کشتتوکاڵەکان دەڵێن گەر کەمێک گرنگی بە کشتتوکاڵ بدرێت دەتوانرێت بەشێک لە قەیرانەکان چاک بکرێتەوە. بەڕاستی تا ئێستا کەرتی کشتتوکاڵ بە تایبەتی بواری سامانی ئاژەڵ گرنگی پێ نەدراوە و هیوادارین لەمە دووە گرنگی پێ بدرێت بۆی جێ خۆی بکاتەوە بۆ پەرەپێدانی بەرهەمی ناوخۆ و پڕکردنەوەی ژێرخانی ئابووری. لە ڕاستیە ئەگەر وڵاتانی تر ئەگەر بەراوردکەی پێشکەوتنی هەر وڵاتێک دوجارە بینی ئەگەڕێتەوە بۆ توێژنەوە بۆ چونکە هەموو پلانەکانیان ئەوان وەکو ئەگەر سەیرەکەن ئەوە توێژنەوەی یەکلای ئەکاتەوە چ پلانێک بێتە هۆی سەرکەوتن چ پلانێک بەکار بهێنن لە پێشکەوتنی وڵاتە و دوجاریش ئەگەر توێژنەوە بەکار نەهات لە نێو وڵاتاندا و لە نێو حکومەتە سەیرەکەی مەسلەی بێمەتمانەی دروستە. شێوازی کشتتوکاڵکردن لە ئێستادا بە بەراورد لەگەڵ ڕابردوو جیاوازترە بەهۆی بوونی چەندین ئامێری پێشکەوتوو بۆیە دەتوانرێت سوود لە توێژینەوە زانستیەکانی زانکۆکان وەربگیرێت بۆ کشتتوکاڵ و ئاژەڵداری و ئاودێری. بەلامانەوە گرنگە ئەم کۆلێجە بژانەوەی زیاتر وەرە پەرەپێدانی زانستی و ئەکادمی زیاتری بەخۆ بینێت. ئەم بڕایی ئێمە لە دوو هۆکارەوە سەرچاوی گرتووە. یەک دەوڵەمەندی گەرمیان بە بواری کشتتوکاڵ و پەلەوەر و ئاژەڵداری، دووهەم شتیش استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا بۆ فرەجۆرکردنی سەرچاوەکانی داهات کە داهاتی کشتتوکاڵێکێکە لە سەرچاوەکان لە پاڵ داهاتی نەوتە. ئەمساڵ کۆلێژی کشتتوکاڵی لە زانکۆی گەرمیان دەیەوێت هاوکاری جوتیاران بکات و کار ئاسانی بۆ بەرهێنان بکات بۆ زیادکردنی بەرهەمی خۆماڵی و بەرجەستەکردنی هەلی کار بۆ بژاندنەوەی ناوچەکە لە بواری کشتتوکاڵ و ئاژەڵداری و ئاودێری و ئابووری. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.